جار هەڵی شێگرین ئەکینم جەمیدەوە بە کوڵاوی ئەم کردنم جەمیدەوە هیچ لە بەها خۆراکەکەی ناگۆڕێیان زیانمان پێ ناگەێنێ؟ بەڕێی من لەوە باشترە کە تۆ کنگرێک هەڵگری بۆ چەند مانگێک لە بەفرگرێکە لەوە باشترە کە تۆ با بڵێن نەدبێ، بەڵام بەتەکید هەموو خۆراکێک بە بەستن و لە ساردکردنەوەی هەڵبگیرێ بەشێکی کەم لە پێکاتەکەی لە دەستەدا. هەی هەڵێگرێتتر بۆ زستان بۆ ساڵێکی تر بەهار هاتوو تۆشتان کنگرەکەی تری نەخوارد. هەی 2 ساڵ لەم جەمیدەکە ئەجا تۆزە پیا حەزی بەو تەبیعەتە نیە بەهار هاتەوە کنگرەکەت بۆمان لێ نەدا. بۆیە یعنی سوودی هەیە ناڵم نیەتی، بەڵام تا بمێنێتەوە زیاتر سوودەکەی تقریباً لە دەستەدا سوودە سەرچێتی. بە چ شازێ لەم جەمیدەیە هەڵبگیرێ؟ ئەگەر بکرێت زەر بکرێت و ئەنجا هەڵبگیرێ. زەرکردنەکە زۆر بیانایە چ هەنێک کەسێ ئەوە زەردیەکە ئەوەش نا ئەوە نا قوڵ پێ بدا بقڵندرێ قوڵ پێ بدا و دواتر بیکەیتە زەرفێکە و هەواکی دەرکەی ئەنجا لە جەمیدەیە هەڵبگیرێ. ئەو کاتە تۆ مەترسی ئەگەر بەکتریایە کە ڕۆیشتێکی تیا بێ مەترسی ئەوشت نەماوە بەبەستنەکەش ئەو کاتە تۆ کە لێنیت ئەو کوایە تۆ بە فرێشی چشتت پێ لێ نابێت.